لەگەڵ نزیکبوونەوەی کاتی پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردن لە لایەن دادگای باڵای دەستووریەوە، هاوڵاتیان و چاودێرانی دۆخی عێراق دەستیان لەسەر دڵیانە و کەس نازانێ داهاتوو چی لە هەک بەدایە. هەرچەندە دوا بە دوای کۆبوونەوەکەی موقتەدا سەدر و سەرانی چوارچێوەی هەماهەنگی و جەختکردنەوە لە ئاشتەوایی کۆمەڵایەتی و نەگۆڕە نیشتیمانیەکان تا ڕادەیەک هەست بە ئارامبوونەوەی دۆخەکە دەکرێت، بەڵام وا پێ ناچێت هەموو شتێک بە تەواوەتی کۆتایی پێهات بێت. بە تایبەت کە لە کۆبوونەوەکەدا موقتەدا سەدر داوای هەڵوەشاندنەوەی گروپە چەکداریەکانی دەرەوەی حەشتی شەعبی و ڕادەستکردنەوەی چەکەکانیان بە حەشت کرد. بە تایبەتی تریشکە لە نوێترین پێشهاتدا هاوپەیمانی فەتح بە سەرۆکایەتی هادی عامری سەر لە نوێ گومانی خستەوە سەرئەنجامی هەڵبژاردن و ڕایگەیاند پرۆسەی هەڵبژاردن هەر لە سەرەتاوە بە سەرپێچی کۆمسیۆن دەستی پێکردووە کە هیچ راپۆرتێکی لەبارەی یەکەم تاقیکردنەوەی ئامێرەکانی پرۆسەی دەنگدان بە ئەنجومەنی نوێنەران نەداوە. هادی عامری لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا کۆمسیۆنی تۆمەتبار کرد بەوەی لە پرۆسەی هەڵبژاردندا سەرپێچی دەستوری و تەکنیکی کردووە. لای خۆشیەوە هاوپەیمانی نەسری حەیدەر عەبادیش بە هەمان شێوە ئەنجامی هەڵبژاردننی پێشوەختەی ڕەت کردەوە. ناوەندی ئیمارات بۆ توێژینەوە و لێکۆڵینەوەش بە چەند هۆکارێک پێکدادانی ڕاستەوخۆی چەکداری نێوان ڕەوتی سەدر و گروپە چەکداریەکانی دیکە بە تایبەت ئەوانەی سەر بە گروپ و لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگین بە دوور دەزانێت. ناوەندە ئیماراتیەکە پێی وایە توندکردنی زیاتر و بەردەوامی گوتاری هێزەکانی چوارچێوەی هەماهەنگی لە پێناوی ئەوەدایە نوێنەرایەتیەکی هاوسەنگیان لە نێو حکوومەتی داهاتوودا هەبێت کە سەنگ و دەسەڵاتیان گرنتی بکات. ناوەندەکە بۆ داهاتووی دۆخەکە چەند سیناریۆیەک پێشبینی دەکات کە یەکێکیان ئاڵۆزکردنی زیاترە و دووەمیان بەریەککەوتنی ڕاستەوخۆ و سیناریۆی کۆتاییشیان گەیشتنە بە سازانێک کە کۆتایی بە قەیرانەکە بهێنێت. بەو پێی سەدر بە تەنها ناتوانێت ئەو گروپانە لە گۆڕپانی سیاسی دوور بخاتەوە کە نزیکی ئێران و ئەو داوای داماڵینی چەکەکانیان دەکات. بە هەر حاڵ چەند ڕۆژێکە ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی پێشوەختە لە دادگای باڵای دەستوریە و ناشزانرێت چەندی دیکەی پێدەچێت تا پەسەندی بکات یاخود ڕەتی بکاتەوە، هەڵبات ئەگەر توانا و دەسەڵاتی ڕەتکردنەوەی هەبێت. دەستوری هەمیشەیی عێراق هیچ ماوەیەکی بۆ پەسەندکردن یان ڕەتکردنەوەی ئەنجامی هەڵبژاردن لە لایەن دادگای باڵای فیدراڵیەوە دیاری نەکردووە، بەڵام پێشبینی دەکرێت وەک عورفێکی باو ئەو ماوەیە لە هەفتەیەک بۆ 10 ڕۆژ تێپەڕ نەبێت.